نزیکەی 4 ساڵ پێش ئێستا وڵاتی سعودیا بۆ فراوانکردنی کەعبەی پیرۆز بڕیاری داکەوە ڕێژەی 120 لە هەرێمی کوردستاندا کەم کاتەوەکو لە هەر وڵاتی شتری کەم کردەوە. ئەو ڕێژەی 120 وای کرد ئێمە ساڵی پار لە حەدی 2016 3656 حاجیمان سەفەری ماڵی خوای کرد. بۆ ئەم ساڵ کە ئەو ڕێژەیە 120 بۆ ئێمە گەڕایەوە، ئەمە هەواڵێکی یەکجار دڵخۆشکەرە بۆ حاجیانی هەرێمی کوردستان، چونکە ئێمە دەتوانین ڕێژەیەکی بەرچاو ڕێژەیەکی یەکجار زیاتر حاجی هەرێمی کوردستان ڕەوانەی وڵاتی سعودیا بکەین. بۆ ئەم ساڵ ئێمە نوێنەرانمان لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بەڕێز بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێم ئێستا لە وڵاتی سعودیا بەیاوەری شاندێک کۆبوونەوەتیان بەردەوامدوونێ کۆبوونەوەیەکی زۆر گرینجان کرد و ئەمڕۆژ و بەیانیش کۆبوونەوەکانیان بەردەوامە. ئەوان کە گەڕانەوە ئێمە بڕیار دەدەن لەوەی ئایا ئێمە چەند ژمارەی حاجیان لە هەرێمی کوردستاندا دەنێرین بە وڵاتی سعودیا، بەڵام ژمارەکە لەگەڵ پار جیاوازی دەبێت. پێشبینی دەکەم ڕێژی ئەو 120 لە 4000 بەسەرەوە بێت. حەز بە هەشتا وەرەقە و یان دەنگۆیشتر هەیە وایە حەز دەبێتە بازرگانی و ئەمانە هیچ دەنگۆیەکە لە هەندێک خەڵک هەیەکە بەداخەوەکە بەڕاستی ئەوە هیچ بنەمایەکی حکومی یاسایی قانونیشی نییە. ئێمە ئیش دەکەین، ناوی هاوڵاتیانی خۆمان دەنووسین و ئەو پەڕی توانەش بەکاردێنین بۆی بتوانین بە شێوەیەکی زۆر جوان کارامە خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیانی ئازیز خۆشەویستمان بکەین.